ئێستا هەندێک ئیستیسنا بۆ هەڵەبجە بکرێت، هەندێک لێ خۆشببوون بکرێت بۆ ئەم هاوکێشەیە بگۆڕین و وەبەرهێنەران ڕووماتێ بکەن. سەقفی مالی زۆر بوو بۆ هەڵەبجە، ینی پرۆژەیەک ئەبوایە سەرمایەکی لە ملیۆنە دلار زیاتر بووایە قورس بوو وەبەرهێنەرە قەناعەت بکەی بێت ملیۆنە دلار بخاتە ئیشێک کە نەتیجەکەی بەرچاوڕوونیەکی تەواوی نەبوو. وی ئەم سەقفە لە بڕیا خاڵی دووەمە هێنراوەتە 500,000 دلار واتە نیو ملیۆن دلار. ئێستا خۆشبەختانە هەر سەرمایەدارێک بێت لەو ڕێنجەیە مامەڵە بکات پرۆژەکەی بە وەبەرهێنان هەژمار دەکرێت کە هەژماریش کرا بە وەبەرهێنان واتە تەواوی ئەو ئیمتیازات و هاندان و ئاسانکاریانەی هەم لە یاسای وەبەرهێنانە هەیە شمولیەکات و هەم ئەمانەی کە لە دوای ئەوە ئیشی لەسەر کراوە و دەرچووە ئەمانە شمولیەکات. خاڵی سێهەم ئێمە لە پارێزگای هەڵەبجە کێشەی زەوی کشت و کاڵیمانەیە. لە بەروی سنووری جوگرافیای پارێزگاکە بچووکە زۆربەی زەویەکانمان کشت و کاڵین. زۆر جار بۆ قەرەبووکردنەوە بۆ کوژانەوەی ئەو زەویانە کێشەمان بۆ دروست ئەبوو بابەتەکە مامەڵەی پرۆژەیە چوویە ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ. بۆ ئەم بابەتە داوامان کردووە یەکێ لەو پێشنیارانەی کە بە هەمانگی هەموو لای کردومانە ئەوە بۆ کە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ بە هەمانگی دەستەی وەبەرهێنان کار بکرێت بۆی بەڕێزان لە وەزارەتی کشت و کاڵ هەڵسن بە ئاسانکاریکردن لە کوژانەوە و لە قەرەبووی ئەو زەویان کشت و کاڵیانی کە لە پارێزگاکە بۆ پرۆژەی وەبەرهێنان تەرخانەکرێن. و بۆ مەش ئەو بڕیارە دەرکراوە کە هەردوو لایەن دەستەی وەبەرهێنان وەزارەت هەستن بە دروستکردنی نەخشەی وەبەرهێنانی کشت و کاڵی لە پارێزگای هەڵەبجە بۆ پرۆژە کشت و کاڵیەکان و هەستن بە تەرخانکردنی ئەو زەویانەی بەردەڵانن بۆ پرۆژەکانی وەبەرهێنان لە گشت سێکتەرەکانی تردا کە ئەمەش جارێکی تر جێی خۆشحاڵی خۆمانن. ئەمە ئەو سێ خاڵە بوو کە لە سیاقی مادەی نوێی بڕیارەکانی سەرۆکی حکوومەت و بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتدا دەرکراوە و لە قازانجی وەبەرهێنەرانە. بابەتێکی تر هەبوو پێمان خۆش و باسی بکەینەویش ئەوەی بڕیارێکی کە دەرچووە ئێستا هەر پرۆژەیەکی وەبەرهێنان بڕیارێکی ئەنجومەنی باڵای ئەمە گشتگیرە بۆ هەموو هەرێمی کوردستان. هەر پرۆژەیەکی وەبەرهێنان سەرمایەکەی سێ هێندەی نرخی ڕاستەقینەی زەویەکە بێت پرۆژەکە تەملیکەکرێت لەسەر وەبەرهێنەرەکە.